سڵاوتان لەبێت ئەم کاتتان باش دیارەمڕۆ لە بەردەم باخی گشتی ئێمە وەکو دەستگای میدیای شار پرێس پێشەنگایەکی وێنەی نمایش دەکەین کە وێنەکان تایبەتن بە کوردانی ڕۆژاوای کوردستان بۆ گزارشکردن و دەلالەتکردن لەو ئازارانەی کە کوردانی ڕۆژاوای کوردستان هەیەە هەڵبەتە دەمێت دواتر زانیاری لەسەر وردەکاری پێشەنگاکە بکەینەوە ئێستا بەڕێبەری دەستگای میدیای شار پرێس ڕوونکردنەوەی زیاتر لەبارەی پێشەنگاکە دەدات. ئەمڕۆ وەک هەوڵێکی متەوازعانە و خاکەڕایی دەستگای میدیایی شار پرێس ئەمانەوێت بەشێک لە ئازارەکانی بەشێک لە جەستەی نیشتیمانمان بگوازینەوە بۆ چاوی ئێوەی خۆشەویست. ئەفرین و شەهبا بۆ چەندین جار دیسانەوە هاوڵاتیەکانیان ئاوارە بوون و دەربەدەر بوون و ئێستا لە ناوچەکانی تری ڕۆژاوە لە ئاوارەیدا ژیان بەسەر دەبەن. ئەوەی کە کوردەواری پێڵێ لە ژیانێکی کولەمەرگیدا دەژین بەڕاستی ئەم وێنانەیە کە ئێسێمە پیشانی ئێوەیە دەین. تیمی میدیایی شار پرێس لە ڕۆژاوای کوردستان ئەم وێنانەی چرکاندووە بۆ ئەوەی چاوی ئێمەی پێتێر بکات بۆ ئەوەی دیمەنەکان ببینین بزانین لەوێ چی ئەگوزارێت ئەو ئازارەی کە ئەوان ئەیچەژن ڕۆح و جەستەی ئێمەشی ئاوێتە و ئاوێزان بێت. بەڕێزان ئێستا ئێمە لێرە 52 وێنەمان نمایش کردووە بەڕێستان دەیبینن و پێکەوە بینەری ئەو ئازارانە ئەبین کە لەوێ ئەیچەژن هاوڵاتیەکانی کوردستان لەوێ لەو نەهامەتیان پێشەنگاکە بە جۆرێکە بە نەهامەتی و بە ئازار دەست پێەکە بە بەرخودان و هێمایمانەوە و بەرەنگاری کۆتایی دێت بە ڕیزبەندی وێنەکاندا قۆناغ ئەو وێنەیەمان بۆ تەواوەکات. نامەوێت کاتی ئێوە زۆر بگرم وێڕای بەخێرهاتنم بۆتان دوو خاڵ ئەخەمە خزمەتی ئێوە. یەکێکیان ئەوەی هەموو ئەم وێنانە تاکە وێنەن کە لە کامێرای شارپێسەوە چرکێنران و لا هیچ کەسێکی تر نین. ئەمڕۆ ئێمە وەک هەوڵێکی نوێ دەمانەوێت نرخێکی ڕەمزی لەسەر ئەو وێنانە دابنین هەر یەکێک لە ئێوە کە ئێوێت هاوکاریەک بگەێنێ بە ڕۆژاوە سندوقێکمان داناوە کە ئەتوانن لە 20,000 دینارەوە هەر وێنەیەک ئەتانەوێت کۆدێکی لەسرە پسوڵەی خۆتان وەرەگرن پارەکە ئەکەنە ئەو سندوقی کە بۆ ڕۆژ ئاوادانراوە لە ناوەوە و دوایی وێنەکە وەرەگرن و ئەو وێنەیە لا هیچ کەسێکی تر نییە. پێم وایە نرخێکی زۆر ڕەمزیە لە 20,000 دینارەوە دەست پێ دەکات دەکرێت بە ئارەزووی خۆتان هەر چندێک زیاتر ئەتانەوێت ئێوە پارێکی زیاتر بکەنە سندوقەکەەوە. ئەو پارەیە بۆ شار پرێز نییە بۆ هیچ دەستگا و ناوەندێک نییە ڕاستەخۆچێتە ئەو سندوقەوە کە بەشێک لە هاوڕێیانمان وەکو هەوڵێکی کۆکردنەوەی هاوکاری بۆ ڕۆژاوە دایان ناوە. سوپاسی بەڕێستان دەکەین بۆ ئامادەبوونتان وەک کوڕی یەکێک لە بنەماڵە ڕەمزەکانی شاری سلێمانی و کوڕی مامۆستا شێرکۆ بێکەس داوا لە بەڕێز کاگەڵۆ ئەەکەین کە فەرمێت بۆ برینی کردێلەکە و دەستپێکردنی پێشەنگاکەمان فەرموون. بەڵێ بینەرانی شار پرێس هەر وەک ڕاستەخۆ گوێبیستی وتەکانی بەڕێوەری گشتی دەستگای میدیای شار پرێس بوون کە سەبارەت بۆ پێشەنگا وێنەیەی ئەمڕۆ لەلایەن دەستگای میدیای شار پرێسەوە ڕێکخراوە و ئێستا دەست دەکرێت بە بڕینی کردێلەیەک بۆ چوونە ناوەوەی پێشەنگاکە و بینینە وێنانەی کە نمایش کراون. هەڵبەتە بەشێکی زۆر لە هاوڵاتیانی شاری سلێمانی و کەسایەتی و نووسەران و ڕۆشنبیران و سیاسیەکان بێگومان لێرە بەشداری لە نمایشەکەدا دەکەن. هەڵبەتە ئاماژەمان پێدا پێشەنگا وێنەیە لەلایەن دەستگای میدیایی شار پرێسەوە نمایش دەکرێت کە بۆ یەکەم جارە لە دەست پێشخەرێکی دەستگای میدیایی شار پرێسدا ئەم وێنانە ئەم نمایشی پێشەنگا وێنەیە لە باخی گشتی شاری سلێمانی دەست پێ دەکا و هەروەها وێنەکان گزارشتە لە ئاوارەبوونی دووبارەی کوردانی ئەفرین و شەهبا کە لە ئەنجامی ئەم دۆخی کە لە ڕۆژاوای کوردستاندا دەگوزارێ بێگومان بەسەر کوردانی ڕۆژاوای کوردستاندا هاتووە و دووبارە ئاوارە بوونەوە و هەروەها وەک دەبینن لە دیمەنەکاندا هەر یەکێک لەم وێنانە کە ژمارەیان زیاتر لە 40 وێنەیە توان بڵم 50 وێنەیە کە
نمایش کراوە ئەمڕۆ لێرە لەم پێشەنگا وێنەیەدا و کۆدێ هەر وێنەیە کۆدێکی تایبەت و دیاریکراوی خۆی لەسەرەکە لە دواتردا لە وەک دەزانین ماوەی هەفتەیەک دەبێت کە سندوقی هاوکاری و کۆمەک بۆ کۆکردنەوەی هاوکاری و کۆمەک بۆ کوردانی ڕۆژاوای کوردستان دانراوە لە هەرێمی کوردستانداوە لە شار و شارۆچکە جیاوازەکان لە چەند شوێنێکی جیاواز هاوکاری بۆ کوردانی ڕۆژاوای کوردستان کۆ دەکرێتەوە هەڵبەتە دەمێ باز لەوە بکەم کە هەر یەکێک لەم وێنانە و ئاماژەم پێکرد کۆدێکی دیاریکرا و تایبەتی خۆی لەسەرەوە دواتر ئەمە تەنها پێشانگایەکی وێنەی نییە بەڵکو کۆکردنەوەی هاوکاریشە بۆ کوردانی ڕۆژاوای کوردستان کە بە نرخێکی ڕەمزی ئەم وێنانە دەفرۆشرێن لەلایەن دەستگای میدیای شارپرێسەوە کە نمایش کراوە دەفرۆشرێ بۆ هاوڵاتیانی کە بەژاری لە پێشەنگاکە دەکەن و دواتر دەخرێتە سندوقی کۆمەک و هاوکاری بۆ کوردانی ڕۆژاوە وەکو هاوکاری پێشکەش بە کوردانی ڕۆژاوای کوردستان دەکرێت. Kurdistan bitemediye lu havalu هەڵبەتە وەکو ئاماژەم پێکرد لە دوایەوەی کەم پێشەنگایە نمایشیم پێشەنگاوێنەیە دەکرێتەوە لەلایەن دەستگای میدیای شارپرێسەوە ئەمەم سندوقی هاوکاریە کە تێدا ئاڵای کوردستانیشی بە هەمان شێوە لەسەر دیاری کراوەوە ئەم سندوقی هاوکاریە ماوەی هەفتەیەک دەبێت کە زیاتر دەتوانم بڵم لە هەفتەیەکە لە شاری سلێمانی لە چەند شوێنێکی جیاواز لە دوایەوەی کە بانگەواز کرا بۆ کەمپینی کۆکردنەوەی هاوکاری بۆ کوردانی ڕۆژاوای کوردستان ئەم سندوقا هێنراوەتە پێشەنگاوێنەیەکەی دەستگای میدیای شارپرێز وەتیدا ئەو وێنانی کە لێرە نمایش دەکرێت هەرێکێک لە وێنانە بە نرخێکی ڕەمزی دەفرۆشرێت و پارەکەی بۆ دەستگای میدیای شارپرێز نەبێ گومان دەخرێتم سندوقی کۆمەک و هاوکاریەوە و تێیدا لە چوارچێوەی کۆکردنەوەی کەمپینی هاوکاری و یاخود کەمپینی کۆکردنەوەی هاوکاری کۆمەک بۆ کوردانی ڕۆژاوا پێشکەش بە کوردانی ڕۆژاوای کوردستان دەکرێت.